نەخۆشیەک لە نێو ئاژەڵەکانی گوندی بناوی لە قەزای خەلیفان بڵاو بۆتەوە. ئاژەڵداران دەڵێن نەخۆشی تەبەقەیە. دوانە نەخۆشن تازە سەرەتای نەخۆشەکەیتە. مام فەیسەل ئەحمەد نزیکەی 150 کاری لەی خۆی و کوڕەکەی مردار بوونەتەوە و دەڵێت کاتێک بزنەکان تووشی نەخۆشیەکە دەبن شەل دەبن و تایبەهێز دەیانگرێت. دواتریش کاریلەکان کە شیر دەخۆن نەخۆشیەکەیان بۆ دەگوازرێتەوە و لە ماوەیەکی کەمدا مردار دەبنەوە. شیریان خوارد وچی شەوەی ئەچین سعادە ئەوانە 5 مردینە 6 مردینە کە بەیانی ئەچین 10 مردینە 15 مردینە. یەکەم جار ئەو نەخۆشیە لە ناو ئەیوانی کوڕەکەم پێیا بوو. هەفتا سەری بە ماوەی 48 ساعتی لێ مرد. کارە ساوایەکان چونچی مەناعیان نییە. ئەو کارانە ئەوی شیری خوارد ئەمرد. بردنە فەحسی لە ئاکرێ، بردنە ئاجاوی هەمویان فەحس کردن گوتیان کاکە ئەو نەخۆشی تەبەقەیە چارەسەری نییە. 2 ڕۆژ پێچ و بەسی من بینە لەگە کوڕەکەی ئیمیش دەست بە مردنێ کرد. بە ماوەی 3 ڕۆژە تقریبەن 75 سەر مردە. سەبارەت بە دیاریکردنی جۆری نەخۆشیەکە و چارەسەرکردنی سەردانی بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سۆرانمان کرد. بەڕێوەبەرایەتیەکە پێی ڕاگەیاندین هیچ کەسێک سەردانی نەکردوون و خۆشیان بە دوواداچوونیان بۆ نەخۆشیەکە نەکردووە. ئەمە جگە لەوەی زۆرینەی بنکەکانی ڤێتەرنەری ڤاکسینی پێویستیان نییە بۆ ئاژەڵداران دابینی بکەن. زیشکێکی ڤێتەرنەریش ڕێنمایی بە ئاژەڵداران دەدات ساڵانە 2 جار ڤاکسین بۆ ئاژەڵەکانیان بەکار بهێنن بۆ ئەوەی بەرگری دروست بکەن و تووشی نەخۆشی تەبەقە نەبن. بەلبەت ئەو حالەتەی نەخۆشیەکە لە گوندی بناوی ڕوویدایە ئێمە وەکو فەرمانگە و هەروە وەکو بنکەی ڤێتەرنەری خەلیفانیش ئەو ئاژەڵەمان نەدیتێ بەڵکو ئەو هاوڵاتیە سەردانی نۆڕنگەی تایبەتێکی دێ و لەوێ وەش بە جۆری دەستنیشانی وان دەرمانی بۆ بردێ و بەکارهێنێ بەڵام سوودی لەو دەرمانانە وەرنەگرێتێ و ئیتر ژمایەکی زۆر بەداخەوە ژمایەکی زۆر کار لێ مردینە کە زەرویزای زۆری پێکەدە. ئیدارەی سۆران ناوچەیەکی گرنگ و لەبارە بۆ بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمهێنانی بەرهەمەکانی شیر. بەڵام حکوومەت هاوکاری ئاژەڵدارەکان ناکات و ساڵانەش نەخۆشی جۆراوجۆر لە نێو ئاژەڵەکان بڵاو دەبنەوە و هاوڵاتیان تووشی زەرەری زۆر دەبن بێ ئەوەی حکوومەت قەرەبیان بکاتەوە. ئازادومەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی بناویە لە قەزای خەلیفان.